بەبوونەی مانجی پیرۆزی ڕەمەزان لە سەرجەم قەرزەکانم خۆش دەم و کە بڕەکەی نزیکەی 9 ملیۆن و نیوە. وەڵاهی بەبوونەی مانجی پیرۆزی ڕەمەزان بڕیارمدا دەفتەری قەرزەکانم بسووتێنم و لە سەرجەم قەرزدارەکانیش خۆش بم بە حکمەوەی مانجی ڕەمەزان مانگێکی گەورە و پیرۆزە ئینشاڵڵا بۆیە بڕیارمدا لە هەمووان خۆش بم. باشە چەند بڕەپارە بوو ئەو قەرزەکە؟ تقریبان 9 ملیۆن و نیو بەسەرێ بوو. ئەوەی چەند ساڵ بۆ 9 ملیۆن؟ ساڵێک و 4 مانجی بوو. تەنها ساڵێک و 4 بەڵێ ئارێ وەڵام. یعنی ئێستا تۆ دەفتەرێکی نوێ داناوە. دەفتەرێکی نوێم دانایە لە سەرجەم قەرزەکانیش خۆشم دەفتەرەکەم سووتان تەواو. ئەو دەفتەرە کۆتایی هاتووی نوێ دانا. بڵێ. باشە پێیامێکە توێ بە لەو ڕێە بگەینی بە تایبەت لە مانجی ڕەمەزانی پیرۆزە؟ وڵی هیوادارم خێرخوازان ئاگیان لە خەڵکی فەقیر بیت بەڕاستی لەوانەیە خەڵکانی تێدابی یعنی ژێوی ژیان بەو شێوەیە نەبی و قەرزدارەکانیش وڵی من هەمویان لەوانەیە زۆر بیان 150 زۆر فەقیر بوون. یعنی ئەگەر ئینسانێک فەقیر نەبی لەوانەیە باوەڕ ناکەم فەرشی بە قەرز بشوات. بۆیە منش بڕیارمدا شۆردنی ئەو فەرشانە چەندە؟ والله لە 25,000 تێدا بوو هەتا دەگاتە 320,000 هەموو نەوع قەرزیش تێدا بوو. تێدا بوو دەوڵەمەند بوو وەزعی باش بوو زۆریش فەقیری تێدا بوو. ئەتو هەمووی بێکەوە لیان خۆش بەبێ جیاوازی لە هەمووان خۆش بوو هیچ فەرقی نەبوو. ئەمە تەنها ئەم ڕەمەزانە ئەو کارە و کردوویانەوەتە ڕەمەزانی ڕابردووش ساڵانی ڕابردوش ئەو شێوێ ئەمن بەخۆم لەوانەیە خەڵکی سۆران شایدیەوە بدات ئەمن تەواو هاوکار بوومە لە هەموو ڕوویەکەوە لە خەڵکی فەقیر نەخۆش و یەتیم تا ئێستا پارەم لێوە نەگرتینە و خەڵکی فەقیرش تا ئێستا ئەوەی بزانم کە فەقیر بووە هاوکاریم کردی و فەرشم لە شتێ بە بەلاش. هیوادارم خەڵکی دیکەش بتوانی هاوکاری وەڵا 7-8 کرێکارم هەیە. هیچ مژدەیەکش بۆ ئەوان پێ نییە و کرێکارن لای تۆ ئیشەکەن بۆ مانگە ڕەمەزان و جەژن و هەموو کات لای من کرێکارەکانم لەسەروی هەموو شتێکی ناو کات کەمکردنەوە ئەوانیان نییە لەکنەمە ئەمە کۆنتترین فڕشۆرین لێرە لە سۆران بە زستانانیش ئەمە فەرشمان هەر زۆرە زستانان ئەگەر لەوانەیە فڕشۆر هەبیار فەرشی نەبن ئەمە 4 کارمەند 5 کارمەندم هەیە بە زستانان کرێکارەکانش بێت چاوەڕێی مژدەیەکی زەناو هەموو کات.